ناتوانین ئیمان بە مەعاد بە زۆر داسەپێنین. من بەڕاستی سرم سوڕ دەمێنێ لە جەنابی تێئۆدۆس کە خۆیان بە چ قسە و باسێکەوە خەریک دەکەن. ئیمپراتۆر تێئۆدۆزیوسی دووهەم لە کۆنستانتینیۆلدا هەرێستا نیگەرانی هێرشی سوپای ئەتیلان و ئێوە باسی ئیمانی خەڵک دەکەن. ئەگەر ئەتیلا سەرکەوێ ئیدی وڵاتێک نامێنێتەوە کە ئێوە بیر لە خەڵک یا ئیمانی ئەوان بکەنەوە. جۆ بگرە جەنابی هەراکلیوس، هەر کاتێ سەبارەت بە تیارکردنی لەشکر و هێرش و شەڕ قسەمان کرد لە تۆش پرسیار دەکەین. ئێستا بڕۆ دەرێ. خاوەنچۆ، ئاگاتان لێ بێت مرۆڤی بێباوەڕ هەر چەشنە پیلان و خەیانەتێکی لەدەست دێت. ئەو برێجار ئازارم دەدا، بەڵام هەرچی بێت پیاوی شەڕە، نا بارنەباس؟ بەڵێ خاوەنچکۆ، قەیدی نییە، من تەنیا وتم زیاتر ئاگاتان لێ بێت. مەسخەرە و بێمانایە تێئۆدۆس بە جێگەی ئەوە لە بیری شەڕدا بێت وا لە بیری مەلەکوتە. من لە هەوڵیشەوە لە لێهاتووی ئەو بۆ حکوومەت بەسەر سووریادا دوودڵ بووم. تێئۆدۆس بە جێگەی ئەوە کە ببێتە حاکم دەبوایە بوایەتە قەشە. هەرێستا کارتاژەکان زۆریان بۆ هێناوین. ئەگەر تێئۆدۆس ئاگای لێ نییە ئێمە دەبێ وریابین. بەبەستان چییە؟ مەبەستێکم نییە. ئەگەر تێئۆدۆس بۆ ئەو کارانە لێ هاتوونیە و عرزەی و کاری نییە ئێمە دەبێ خۆمان جێبەجیانکەین. چۆنم زانی کە تێئۆدۆس لێ هاتوون نییە؟ ئیمپراتۆریش لەم قسانەی دەکرد، ئایا ئەویش لێ هاتوون نییە؟ ئیمپراتۆر ئیمانی نییە و دەیڵێت، بەڵام تێئۆدۆس بەڕاستی بە ئیمانە. بە بڕوای من ئەم قسانە بێکەڵکە و هیچ کام لەمانە لێ نەهاتووی تێئۆدۆس ناسەلمێنێ. ئەم قسانە هیچ فایدەیەکی نییە. من تەنیا وتم ئەو کارێک کە تێئۆدۆس نەیتوانی جێبەجێ بکات ئێمە بیکەین. هەرەمە بڕۆن.
جنابی ترمیخا ایوانیس هستن Antonius. نازانم هەردوو لاقم بۆ بەدومدا نایەن. ئێرە چەندە گۆڕدراوە سەیری بەردەکان بکەن زۆر سەیرە چ شتێک ڕووی داوە چی بووە ئەمانە چییە ئەم بەردانە چییە بەیانی ئەمانە کاتین ئەمانەمان نەدی لێرە یانی دەگونجێ ئێماوانەمانەوە بەرچاو نەهات بێ بڕۆینەوە دەرەوە یەشکەوتەکە زۆر گۆڕراوە بەرەشکەوتەکە لە بەرد و جا داپۆشراوە چ دوێت؟ تۆ نەنووسوی کمتریۆ هێشتا لەو بەردەی داومەلێت ناڕاحەتی؟ ئێوە دزانیمە چەندە خەوتبی ڕۆژ لە نیوە تێپەڕیوە بەڵام وە نازانم زیاتر لە نیوە ڕۆژە خەوت بێتین بەڵام من وا دەزانم زیاتر لەمانە خەوت بێتین نەکا شەو ڕۆژێ خەوت بێتین و خۆمان نەمانزانیوە نازانم بە 2-3 ساعت خەوتن خۆ نابێ ئەوەندە برسیمان بێت ئێوەش برسیتان نییە؟ بۆچی من تالهەن قەدەوە نەبرسینەوە نەکا خەوت دێکمتریۆ خاوەنشکۆ ئێمە کە هاتین ئەم بەردانە لەوێ نەبوو ئەو گیاوگژەش هەر لەوێ نەبوون بەڵێ درستە منیش تا ئێستا نەمدی بوو من وا دەزانم کە ئێمە ماوەیەکە لێرەدا خەوتوین هەموو شتێک گۆڕاوە کام ماوە مەبەستان چییە؟ خودای ئێمە باشتر دەزانێت کە چەندە نووسین ئەو هەموو تۆز و خۆڵە چۆنە سەرمێنیشتووە زۆر سەیرە تا ئێستا چەند جار هاتوومەتە ئێرە بەڵام ئەم بەردانم لێرە نەدیوە دۆستان برسێتەکەمان چ لێ بکەین بریا خۆراکی زیاترمان لەگەڵ خۆمان هێنا بە ئێرە هەرچی بێ چوونە دەر لێرە زۆر پڕمەترسیە من دەڕۆم لە ڕقیم بڕێ خواردەمەنی دێنمەوە زۆر باشە بەڵام ڕەنگە مامورەکان تا ئێستا گەیشت بێتنە ئێرە هات ئانتونیوس بیگرن با لێمان دڕدونگ نەبن کە هەموو غەزایەمان بۆ چییە نایەوە نیگەران بن زۆر زوو دەگەڕێمەوە خۆتان لەگەڵ وریای خۆت بە
وەرە کمیتریۆ بەدوای مناوەرە وەرە وەرە کمیتریۆ نازانم بۆچی دڵە خوڕپەمە ئەنتۆنیۆس شتێکی لێ نەقەومێ دڵە خوڕپەی تۆ بەجێیە من هەموو شتێک بە چێشنێکی تر دەبینم هیوادارم مەترسیەکی بۆ نەیەتە پێش دۆستان دەبێت ساورکەین تا ئەنتۆنیۆس بێڕێتەوە وەرە کمیتریۆ چی؟ یعنی چی؟ چی ڕووی داوە؟ ئەوەی ڕەقیم؟ ئەوەی ڕەقیم یەک شەوە لە ناو چووە؟ سەیرە زۆر سەیرە کمیتریۆ وەرە یعنی چی؟ کمیتریۆ وەرە وەرە نا نا هاوانشکۆیان ئاوای ڕەقیم ئاوای ڕەقیم لە ناو چووە و کاول بۆتەوە خۆشت دەزانی دەڵێ چی؟ من بە چاوەکانی خۆم دیتم وەرمە بڕۆن بڕۆن لەوێ دەبینن؟ ڕاست دەکەی ئەو ئاواییەوە دیارە کاول بووە ئەرێ ئەرێ هیچ کەس لەوێ نابینرێ وا دیارە ئەوەیەکە وێران بووە من لە نزیکەوە دیتم هیچ کەس لەوێ نییە وەکو شاری وێران وایە تەواوی خانووەکان و دیوارەکانی وێران بووە و چۆڵە یعنی چ ڕووی داوە بڵ هیچ کەسێک وای لێ دەکردبێ ئێوە سوزانن کە کاری سەربازانی دیوکلێتیانوس نەبووبێت لەبەرچی ئەوان ڕەنگە بە دوای ئێمە هاتبێت نەئێرا و وە کاتێ ئێمەیان لێرە نەدیبێ خەڵکیان ئەشکەنجە ئازاردا بێ و ماڵەکانیان وێران کردبێ نا ڕەنگە ئەگەر کەسی ئێمەی دیبا و بە سەربازەکانی گوتپا ئەوان ئاواییەکەیان وێران نەدەکرد بە بێشتێکی دیکە قەوما بێ بەڵام چی قەوماوە ئەوان دەزانن ڕووداوەکان زۆر نادیارن هیچ شتێک لەسەر جێگەی خۆی نییە هیچ شتێک لە جێگای خۆیدا نییە جگە لە برسێتی دەبێت چارەیەکی بۆ بکەین دوستان کامەتان بڕێ پوڵتان پێیە
من سکەیەکم پێ خاوەن شکۆ وا دیێرە ئەنتۆنیۆس لە هەمومان دەوڵەمەندترە. دەی لەکوێ دەتوانین خۆراک بخەینە دەست؟ فیلادلفیا شارێکی گەورەیە. دەتوانین لەو شارەدا خۆمان ونکەین و خۆراکی دەستخەین و بگەڕێنەوە بۆ ئێرە. بەڵام ئەوە زۆر پڕمەترسیە. چارەیەک نییە. ئەگینا لە برسیەتیدا دەمرین. بەڵام هەر کام لێمە ئەگەر بچێتە ناو شار دەست بەجێ خۆڵبەسی دەکەن. من دەڕۆم کەسێ من ناناسێ. دەزانی لەکوێ خۆراکی پاک و خاوێن بکڕی ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە. نابێت لە بتپەرستەکان و مشرکین خۆراک بکڕین. حاڵی بووی؟ نازانم لەکوێ دەبێ خۆراکی باش بکڕم. زۆر باشە. من خۆم دەچم. جەنابی ماکسیمیلیان، ئێوە سەرۆکایەتیم کۆڕتان باستۆیە. دەبێت لە کاتی مەترسیدا ڕێنوینیان بکەیت. ڕاست دەکات ئەگەری زم دێ من دەڕۆ. نه ئەگەرچی کارێکی پڕمەترسیە بەڵام چارەیەکمان نییە. من دەڕۆم. دەی زۆر وریا بن کەسیەوە نەناسێتەوە. زۆر باش. ئێمە نیگەرانی ئێوەن جەنابی ماکسیمیلیان، زوو بگەڕێنەوە. هەوڵ دەدەم تا بەر لە تاریک بوون بگەڕێمەوە. ئەگینا ناچارم کە شەو لە شاردا بمێنمەوە. ئەگەر درەنگ گەڕامەوە بێگومان قۆڵ بەسکراوە. بەڵام دڵنیا بن سەبارەت بە ئێوە هیچیان پێ ناڵێن. ئێوە دەتوانن لێرەدا سوودە بن. خوداحافیز. خوات لەگەڵ بێت. خدا ئێوە بە لوتفی خۆی بپارێزێ. خدا ئێوە بپارێزێ. بڕیا کرا بە یەکێک لە ئێمە بە جگای ئێوە چووە بۆ شار. جەنابی ماکسیمیلیان، خدات لەگەڵ بێ. ئاگال لە خۆت بێ. تا ئێستا ئەوم نەدیوە. ڕەنگە ڕێگاکەم لێ هەڵەبوو بێ. نا درستە، ئێمە هەر لەم ڕێگایەوە بەرەوە شکەوت. بەڵام ئەمدارە لێرە نەبوو. خدایە پەنات پێ دەبم. وێرانەیەکی چەند سەد ساڵە وایە. وێرانەیەکی یەکشەوە. ئێرە خۆ دارستان نەبوو. ئەم دارانە کەی ڕواون؟
بەڵام ئەمە هەرە و جادەیە. سەیرە. بجوولەوە بجوولەوە وا نابێت بڕۆ حەیوان دەی بڕۆ دەی بڕۆ 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 یارمەتیت دەوێ؟ خدا خێرت بداتێ. نازانم چۆن چاڵێ بەم گەورەیەم نەدی بوو. خداوەند؟ مەگەر تۆش مەسیحی؟ ئەرێ مەگە عیبی هەیە؟ نا ئەسڵان زۆریش باشە. من یارمەتی ئێوە دەدەم. هەوسارەکەی بکێشە. وەرە حەیوان وەرە زووکە وەرە زووکەتەکان بخۆ. کەمێک فتر شتێکی نەماوە. وەرە حەیوان وەرە شتێکی نەماوە. لە یارمەتی ئەوە سپاس دەکەم. نیازی بە سپاسکردن نییە. هەرکی سەرشانە بوو کە هاوئینێکم یارمەتی بدەن. خدا بەفیس. خدا لەگەڵ. دەروازەی فیلادلفیا نییە. ئەی بۆچی ئەوەندە گۆڕاوە؟ دەبێ وریان ئەگەر سەربازەکان ببینن قۆڵبەستم دەکەن. نیشانەی سەر ڕێگا چ مانایەکیان هەیە؟ هەنا دەبم بەر تۆ خوددا. ببورن ناویم شارە چییە؟ بەشکل و شێوەتدا دیارە غەریبەی. ئێرە فیلادلفیایە. فیلادلفیا. فیلادلفیا؟ بەڵام خۆم شارە ئەوەندە گەورە نەبوو. مابەدی زانووس دەروازەی شار. خدایە تۆ چی لێ کردوین؟ نەداوەتەوە نەداوەتەوە چەند جارە پێ بڵم دەبێت عیسا مەسیح داومەتەوە.
پێت دەستێنمەوە من داومەتەوە ئەو پوڵەم داوێتەوە من دێوە من داومەتەوە لە خۆ داوێنێتەوە من درۆ ناکەم سەبرکەن بزانم چ بووە نەیداوەتەوە پوڵی من پوڵەکەیم داوەتەوە دەڵێن نەداوەتەوە نەیداوەتەوە پوڵەکەی من داومەتەوە ئەو پوڵەم داوەتەوە دەستێنمەوە من داومە شار لە بیرت چووە لە بیرت چووە لە جگایەک داد ناوە لە بیرت چووە بە عیسا سوێن دەداومەتەوە بە عیسا مەسیح سوێن درۆ دەکەی پێم داوی من پێم داوی پوڵەکەم پێداوی لە خۆتەوە دەڵێ ئەو پوڵە من داومەتەوە بە تۆ قسە دەکەی یا ئیسا بنی مەریەم چی دەبیستم ئەمانە چەندە بێتر زنێوی تۆ دەبن تەواویەوەنە ڕەنگە مەسیحی بن وە چونکە سەربازێک لەم دەور و بەرانەدا نابینن دەوێرن نێوی مەسیح ببن ئەرێ خدایە پەنا دەبم بەر تۆ بەهەشت و جەهەندەمێک دەکاردا نییە بەهەشت هەرە و ئارامشەیە کە پاش مردن ئەم مرۆڤ ڕەن کێشاوە دەبێت بە بەشی چۆن دەگونجێ کە تەرمەکانی ڕزاوی مرۆڤەکان زیندوو ببنەوە و ببنە خاوەنی ڕۆح ئەمە چۆن مرۆڤی عاقڵ قبوڵی دەکات ئەگەر لە نێوان ئێوەدا کەسێک هەیە کە قسەکانی ڕاست و دروستی من ڕەت کاتەوە من بۆ باسکردن لەگەڵا و ئامادەم بەڵام دڵنیابن کە هیچ کەس ناتوانێت لە بەرامبەری بەڵگەکانی عەقڵدا ڕاوەستێ ئەمن بە خوداکانی خۆم و بە خودای ئێوە سوێن دەخۆم کە قیامەتێک دەکاردا نییە و پاش مردن کەسێ زیندوو نابێتەوە سەیرە تۆ بە شتێک بڕواتەیە و سوێن دەخۆی کە ئەوەت نەدیوە مەگەر چی بووە تۆ دەتوانی سوێن خۆی کە پەری دەریایی لە هیچ دەریایەکدا پێدا نابێت دەتوانم سوێن بخۆم هەتا ئێستا کەس وەها بوونەوەرێکی نەدی بێشک پەری دەریایی خۆشتێکی خەڵەیاڵیە وەڵامی پرسیارەکە بدەوە دەتوانی سوێن بخۆی کە پەری دەریایی لاڕادا نییە؟ نا ئەمن خۆتەواوی دەریاکانم نەدیوە بەڵام کەسیش نەیتوانیوە بیسەلمێنێکە هەیە مەگەر تۆ لەو دنیاوە گەڕاویتەوە؟ نا من ئەسڵەن بڕوام بە جیهانی دیکە نییە کەوایە تۆ لە جیهانی دیکە نەگەڕاویتەوە ئایا مسافرێک یا شاهدێک لە جیهانی دیکەت بە چاو دیوە؟ نەخێر وا نازانم وەهابوونەوەرێک هەبێت و ناشزانم کە کەسێک وەهابوونەوەرێکی دیت بێ تۆ وەها قایم سوێن دەتخوارد کە من وامزانی بۆ خۆت جارێ مردنت تاقی کردوتەوە و دیوتە کە پاش مردن هیچ باسێک نییە بۆ یا لە زمانی مردوویە کە زیندوو بووەتەوە تێگێڕێتەوە من دڵنیام مردوویەک کە پواوە یان لە ناوچووە هیچ کات زیندوو نابێتەوە هەرەمە بەس نییە؟ بڵێ ئەمە زیندوو بوونەوەی مردوویەکمان نەدیوە ئەگینە زۆرێک لە پێغەمبەران مردووگەلێکیان زیندوو کردوتەوە و هەمووانیش بە چاو دیویانە منە شتەی کە نەمدیوە چۆن بڕوای پێ بکەم چۆنکو وا دەزانی کە خوددا دەبێ بۆ دانەدانەی بەندەکانی مردوو زیندوو بکاتەوە تاکو بڕوا بە خیامەت بکەن تاقە موعجزەیەک بۆ تەواوی سەردەمەکان و ڕەگەزەکان ئەگەر بیانەوێ بڕوا بکەن بەسە و ئەگەر نەیانەوێ بە چاویش ئەگەر بیبینن بڕوا ناکەن هەروواکە زۆرێک مردوو زیندووکردنەوەی مەسیحیان بە سیحر و جادوو لە قەڵەم دەدا
من ئەوەندە گەوج نیم کە ئەو شتەی کە نایبینم بڕوای پێ بکەم. بێ بڕوات بە ئەقلی خۆشت نەبێ چونکو بە چاو نایبینی. بابە فەیلوت چاک وەڵامی دایەوە بۆ خۆشی نەیدەزانی کە کامێک دروستە. ئەگەر بڕیاوا بێ کە هەر کەسێ لە قیامەت دڕدۆن بێت ئیدی کوفر هەموو جەیەک دەگرێت. لێرەدا چ دەکەن؟ خەریکە کوفر دەکات. خۆتان وەرن ببینن لەوێ ڕاوەساوە لەوەیە. من ناتوانم بگەم. بڕێکەوە قسە مەکە. بڕێکەوە قسە مەکە. بڕۆ پێشم کەوە. قازیەکی عادڵ وەکو ئێوە ڕازی دەبێت کە مافی من و ئەو ژن و منداڵە بچکۆلانەم لەناو بچێ؟ زۆر باشە. من تا 2 دینار مافی تۆ لە گەروی ئەو دەچەشمە دەرێ. خدا عمرتان بدات. سبەی ناو بانگ دەکەمە دادگا. جەنابی قازی ئێرە مەشاکە. چی بووە؟ ئەم پیاوە قوربان تەبلیغی بتپەرستیە کرد. ئەو دەبێت لە پێشاوی خەڵک محاکمە بکرێ. بێڵن خەڵکیش بێن. بڕۆی. ئەوە چی ڕووی داوە؟ یانی بتپەرستان مافی تەبلیغکردنیان نییە؟ ئایا بەڕاستی ئەقڵی من لە دەست نەچووە؟ نازانم لە خەودام یا بە خەبەرم. باشتر وایە تا زیاتر لەمە شێر نەبووم ئێرە بەجێ بێڵم. کلیسای بارتانوسی پیرۆز. نه دروست خوێنەوە. لێرە کوێیە؟ ئاخریانی چی؟